ڕێکخراوی کاری نێودەوڵەتی راپۆرتی ساڵانەی خۆی بڵاو کردەوە و تێیدا ئاماژەی بەوە کرد گەنجان و ژنان قوربانی یەکەمی بازاڕی کارن و گەنجانیش لە کاتی دەستکەوتنی کاردا ڕوبەڕووی ئاستەنگی زۆر دەبنەوە. گەنجان لە بازاڕی کاردا ڕوبەڕووی ئاستەنگی زۆر دەبنەوە. 22 گەنجان کە ژمارەیان 267 ملیۆن کەسە لە دەرەوەی بازنەی کارکردن، خوێندن و ڕاهێنانن. جگە لەوە جیاوازیەکی زۆر هەیە لە ڕووی ڕەگەزیەوە. بە نمونە لە ساڵی 2019دا ڕێژەی بەشداریکردنی ڕەگەزی مێ لە هێزی کاردا لە 147 بووە، واتە 27 خاڵی سەدی کەمترە لە تێکڕای بەشداریکردنی ڕەگەزی نێر. بە گوێرەی راپۆرتەکەی ڕێکخراوی کار تێکڕای بێکاری لە جیهاندا لە دوای 9 ساڵ لە دابەزینی جێگربوونی بەخۆ بینیوە. بەڵام بۆ ساڵی داهاتوو پێشبینی دەکرێت ڕوو لە بەرزبوونەوە بکا و 2,500,000 کەسی تر بێنە ڕێزی بێکارانەوە. من پێم وایە ئەوەی لەم راپۆرتدا گرنگە ئەوەیە کە لە ساڵی 2019دا ڕێژەی بێکاری لە 5.4 بووە کە یەکسانە بە 188 ملیۆن بێکار. بۆ ئەم ساڵیش لەو ڕێژەیەدا جێگیر دەبێت، بەڵام بۆ ساڵی داهاتوو بۆ لە 5.5 بەرز دەبێتەوە. بەڵام دەکرێت بڵین بێکاری لەو ژمارە زیاترە، چونکە زۆرین ئەوانەی کە بەجددی بە دوای کاردا دەگەڕێن بەڵام دەستیان ناکەوێت. کێشەیەکی گەورەمان هەیە کە بریتە لە دۆزینەوەی کارێکی گونجاو لەگەڵ ئەو کەسەی بە دوای کاردا دەگەڕێت. جگە لەوەش بەردەوام پشکی کرێکار لە داهاتی نەتەوەی کەم دەبێتەوە و نایەکسانی لە دابەشکردنی داهاتدا هەیە. بە گوێرەی ئەو راپۆرتی بڵاومان کردوێتەوە نزیکەی 470 ملیۆن کەس لە سەرتاسەری جیهان بە موچەیەکی کەم کار دەکەن. ڕێکخراوی کاری نێودەوڵەتی پێشبینی کردووە لە ماوەی ساڵانی 2020 و 2021دا پێدانی کرێی کارکردن کەمتر بێتەوە، بە تایبەت لە وڵاتە تازە گەشەکردووەکان. ئەوەش لە کاتێکدایە کە لە ئێستادا زیاتر لە 630 ملیۆن کرێکار لە هەژاریدا دەژین، واتە لە کۆی هەر 5 کرێکارێک یەکێکیان کڕی ڕۆژانیان لە نێوان $1.90 بۆ $3.20 کە ئەمەش کاریگەری لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری دەبێت.